چین و توێژە جیاوازەکانی هەڵەبجە نیگەرانن لە هەڵوێستەکانی حکوومەتی ناوەند بەرامبەر بە تەرخانەکردنی بودجە بۆ پارێزگاکەیان لە پرۆژە یاسای بودجەی گشتی 2018 عراقدا و مامەڵە نەکردنی لەگەڵ هەڵەبجەدا وەک پارێزگا. ئەوان پیان وایە حەیدەر عەبادی ڕێز لە بڕیارە دەستوری و یاسایەکانی حکوومەتی عراقی فیدراڵی نەگرتووە، چاوەڕێژ دەکەن نوێنەرانی کورد و حکوومەتی هەرێم و ئیدارەی پارێزگاکەیان هەموو مافە دەستوری و یاسایەکانیان لە حکوومەتی ناوەند بۆ بەدەستبێننەوە. لە دوای 16 ئۆکتۆبر کە ئەم کێشانە لە بینی هەرێم و لە بینی بەغدا ڕوویا بەداخەوە پێشتر ئاماژە بەوە کرا کە هەڵەبجە بۆتە 19هەمین پارێزگای عێراق، بەڵام بەداخەوە ئێستا لەوە ئەچێت لە سەرجەم کایەکانە هەڵەبجە سڕابێتەوە، بۆیە سەرجەم تین و توێژەکان و سەرجەم دەوای فەرمانگە ڕسمیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە بەدڵنیایەوە هەموو نیگەرانی دەرەبڕ، بەڵام ئێستا کە هاتوۆتە ئەوەی کێسە ئایا ئەمە ناکۆکیەکانی هەرێم و بەغدایەوە ئەکات کە بەم شێوەیە مامەڵە لەگەڵ هەڵەبجە بکات. بەداخەوە ئێمە ڕوونکردنەوەمانەوێت، بۆی ئەڵم ئەگەر تا چەند ڕۆژانێکی داهاتوو یاخو تا گەشتینە ساڵی ئایندە 2018 ئەگەر ئەم شێوانە بە شێوەیەکی ئاشکرا ڕوون نەکرایەوە بەدڵنیایەوە خەڵکی هەڵەبجە خەڵکێکی زۆر زیندووە، هیچ کاتێک لە مافی خۆی بێدەنگ نابێت. وەک هەڵەبجەیەکانش کە ئێمە چاوەڕێ بووین بۆ پارێزگای هەڵەبجەم پارێزگای تازەیە شتێکمان بۆ بکە بەڕاستی لە ئاستی ئومێدماری ئێمە نەبوو، لە ئاستی چاوەڕوانکردنی ئێمە نەبوو، بەداخۆ دوای ئەو هەموو چاوەڕوانی دوای ئەو هەموو وەزعی کە بەسەرمان هات دوای ئێستا ئێمە لەوە ئەترسین حکوومەتەکەی عەبادی بێت وەکو چۆن کەرکووک و دووز و ئەمانە خەڵکێکی ئەچەوسێنێتەوە، ئەشترسین ئەگەر بێتە شارەکانی تری کوردستانەوە بچمان چەوسێنێت. حکوومەتی عەبادی کە خۆی لە تەلەڤیزیۆن هاوارەکاڵێ هەڵەبجە جیاوازە لە شوێنەکانی کە بەڵام جیاوازیەکە نابینین هیچ شتێکی کرد بێ بۆ هەڵەبجە. ئەمانەوێت بە زووترین کار نوێنەرانی عراق نوێنەرانی کورد لە عراق بە زۆر بەجددی کار بکەن بۆ ئەوەی کە هەوڵێک بدرێت بۆ بنیادنانەوەی هەڵەبجە و بۆ ئەو مافانەی کە هەڵەبجە پێی نەدراوە پێی بدرێت. هەر کەس بێوێت ناوی هەڵەبجە و بە شێوەیەک لە شێوەکان هەڵەبجە پەراوێز خات سەڵینەوەی مێژووی ڕابردووە، بۆیە ئەو شتێک کە بە هەڵەبجە دراوە تەنها شتێکی معنەوی بووە. خەڵکی هەڵەبجە چەند ساڵە تەنها بەناوهێنانەکەی لە لیستی لە پرۆژە یاسای بودجەی عێراق معنەویان پێیان خۆش بووە، بۆیە داواکاری نەسەرجەم لایەنە کوردیەکان لە پەرلەمانی عێراق پێداگیری جددی بکەن، چونکە بەڕاستی ئەوەی ئێمە چاوەڕوانەکەین لەوان کە پێشتریش هەر ئەومان لە چاوەڕوان کردوون کە بتوانن دووبارە ناوی هەڵەبجە لەو لە پرۆژە یاسای بودجەی ئەمساڵ داخل بکەن. هاوڵاتیانی هەڵەبجە پیان وایە ئەرکی حکوومەتی عێراقە جیاواز لەوەی وەک پارێزگای 19هەمینی عێراق هەموو مافە دەستوری و یاسایەکان بۆ هەڵەبجە بگەڕێنێتەوە، هاوکات قەرەبووی مادی و معنەوی پارێزگاکەش بکاتەوە بەو سیفەتەی کە میراتگری حکوومەتی پێشووی عێراقە. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.